بناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ باز لە چەقبەستووی دۆخی سیاسیەرێم هەروەها داهاتووی پەیوەندیەکان لەگەڵ بەغدا دەکەین قسە لەسەرەوە دەکەین ئەو ڕێکەوتنەی کە کرابوو نزیکەی مانگەیەک لەمەوە بۆت سەبارەت بە نەوت و داهاتی ناوخۆ بۆ کارەکەی چیە کە تاکو ئێستا جێبەجێ نەکراون و بۆچی لە سەڵاتدارانی هەرێم ئەو ڕێکەوتانە جێبەجێ ناکەن و سەبارەت بە پرسی نێوتیش بۆچی ئەوەندە بەرژەوەندی تێکەڵاو بووە بەرژەوەندی کۆمپانە نێوتیەکان هەیە بەرژەوەندی تورکیا هەیە بەرژەوەندی کۆمپانیەکانی سکوریتی و خزمەتگوزاری پارتی ویکێتیە کە لە کەرتینەوت کار دەکەن و ئایا لەگەڵ بەغداد لە مۆڕۆشەوە دەگەنە ڕێکەوتوو و سەبارەت بە دۆخی ناوخۆی هەرێمیش دۆخێکی چاقبەستوو هەیە ئەمڕۆ کۆبوونەوەی شانی دانوستەکاری پارتی ویکێتی بۆ قسە لەسەرەوە دەکەن هەوڵدەن لە مانگی ئەیلول پەرلەمان کارا بکرێت دوای نزیکەی ساڵێک لە هەڵبژاردنیش دۆخەکەەوە خۆی ماوەتە حکوومەت و پەرلەمان پێک نهاتووە قسە لەسەرەوە دەکەیاندی دۆخی هەرێم چی لێ بەسەر بێت ئەم پرسان لەگەڵ بەڕێز مامۆستا شوان ڕابەر ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی دادگەری قسە لێسەر دەکەین کە بەڕێزان لە هەولێرەوە لەگەڵمانە مامۆستا بەخێر بێن سوپاسی ئامادەبوون دەکەین ئەگەر سەرەتا لە ڕێکەوتنەکانەوە دەست پێ بکەین بە بۆچوونی بەڕێز تۆکاری چیە کە ڕێکەوتنەکانی نێوان هەرێم و بەغداد جێبەجێ ناکرێن یاخود پینە و پەڕۆن یاخود ڕێکەوتنی کاتین مانگێک لەمەوە بەریش لە حەفتەی تەمووز ڕێکەوتنێک کرا کە سەبارەت بە نەوت و داهاتی ناوخۆ بەڵام نزیکەی مانگێک کە تاوکو ئێستا جێبەجێ نەکراوە کە ڕازکردنی نەوت و ڕازکردنی داهاتی ناوخۆ لەخۆ دەگرێت. بەڵێ بە ناوی خوای بەخشندە و میهرەبار زۆر سپاس بۆ جەنابەت بۆ کەناڵی پێیان. طبعاً ئەگەر بەوردی باس لە بارودۆخی هەرێمی کوردستان بکەین لەگەڵ بەغدا تا پەیوەندیەکانی هەرێم و بەغدا بەڕاستی لە کۆمەڵێک ڕوەوە کۆمەڵێک کێشە لە مابەینی هەرێم و بەغدا هەن بە تایبەتیش لە ڕووی کارجێڕی و لە ڕووی داراییەوە دیارە تا ئێستا کێشەی موچە میزانیە وەکو پێویست چارەسەر نەبووە ئەوە هەموو خەڵک دەزانی کە 3 مانگ موچەی هەرێمی کوردستان نەهات خۆشبەختانە ماوەک پێش ئێستا موچەیەکیان هات ئەوەی تر ئێستا کە هیمانجی شەشە نزیک 2 مانگونیوە تا ئێستا موچەکە نەهاتووە وێڕای ئەوەی کە کۆبوونەوەی شاندی سیاسی بەردەوام لە بەغدان لە دانوستاندان بە حساب ئیتیفاقیەکی وەقتی موقەتیان کردبوو کە هەرێم ئەگەر ڕۆژانە بڵێن 130,000 بەرمیل عەفوەن 230,000 بەرمیل بنێری و هەروەها مانگانش 120 ملیار دینار ڕادستی بەغدا بکە بەغدا موچە دەنێری وێڕای ئەوەی کە پێشتر کێشەی ئەوەش لە مابەینی هەرێم و بەغدا هەبوو ئەو لیستەی هەرێم دەیدا بەغدا کە لیستێک بوو لیستێکی ناموڕەتەب و ناڕێک بوو لە سۆنگەی ئەوەوە کە ناوی دووبارە و خەڵکی مردوو ئەوانەی تێدا بوو بەهەرحاڵ لەوەش گەیشتنە سیغەکی تەوافق بەڵام ئەوەی سەیرە تا ئێستا ئەو موچەیە کە تەوقوع دەکرا دەبووە لە چەند ڕۆژی ڕابردوو هات باە وەستاوە هەڵبەتە ئەوەش ئەمن سەبەبەکە بە کورتی بوو ئێوەی بەڕێز باسەکەم بە شێوەیەکی پراگماتی واتە بەبێ لایەنانە بە شێوەیەکی بابەتیانە یعنی تا ڕادەیەک خەتا لە هەردوو لایە ئەو خەتایی کە لە حکومەتی هەرێمە چییە و ئەوەی لە بەغداشە چییە طبعاً ئەو دەستورەی کە لە ساڵی 2005 لە دوای ڕوخانی ڕژێمی بەعث تەدوین کرا بە ئامادەبوونی نوێنەران و سەرکردەکانی کورد کە کورد بەو دەستورە ڕازی بوو وەکو هەندێک لە دەستورناسانیش دەڵێن تا ئێستا لە مێژووی حکومڕانی عێراق دەستورێکی ئاوانە بووە کە لە ساڵحی کورد بی بەڵام بەداخەوە ئەم دەستورە هەندێک لە بڕگە و مادەکانی جێبەجێ نەکرا بەهەرحاڵ وەکو دەق وەکو تێکس دەستورێکی باش بووە بەڵام جێبەجێ نەکراوە بە تایبەتیش مەسەلەی تەطبیع و ئامار و مەسەلەی مادەی 140 کە بند بوو بە ناوچە کێشە لە سەرەکان بە هەر حاڵ هەر لەو دەستورە داهاتوە هەندێک شت سیادین هەندێک داهات هەن سیادین فیدرالین واتە لە پارێزگاکان لە هەرێمەکان هەرچەندە لە عێراق یەک هەرێم هەیە کە هەرێمی کوردستانە دەبێ نیوەی ڕادستی ناوەند بکرێت کە بەغدایە تا ئێستا واتە سوچەکە ئەوێ تا ئێستا هەرێمی کوردستان وەکو حکوومەت وەکو دەسەڵات نە داهاتەکەی زاندراوە داهاتەکەی شەفاف و ڕوونە
تەنانەت نەک کابینەی ویزاری لە حکوومەتی هەرێمی کوردستان نازانێت هەتاوەکو حزبیش مەکتەبی سیاسی هەردوولایانی دەسەڵاتدار نازانن کەواتە نەڕوونە نەڕادەستیشی دەکا بۆیە حکوومەتی عێراقیش بە حەقی خۆی دەزانی کە موچە یا بودجەی تەواوی هەرێمی کوردستان دابین نەکایە نەیداتن. ئیدی خەتای بەغداش ئەوەیە کە بەڕاستی تا ڕادەیەک لە دەسەڵاتگەرایی یا بە شێوەی دەسەڵاتگەرایی مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستان دەکا بەو مانایی کە ئێستا عێراقی فیدرالە موسانەدە لە دووەل واتە وڵاتان پاڵپشتی استراتیزیەت و سیاسەتی عێراق دەکەن کە عێراق یەک پارچە بی هەرێمیشی تێدا هەبی یعنی بە تایبەتیش وڵاتانی عەرەبی هەتا وڵاتانی خۆر ئاواش بۆیە حکوومەتی عێراق داشی سوارە وەکو سیاسەتێک بەرامبەر بە هەرێمی کوردستان بەکاربیێنی کە ینی لەسەر قووەتە ئیدی هەندێک شت هەیە وەکو جاران مامەڵەی کراوە لەگەڵ هەرێمی کوردستان ناکە چونکە لە ڕابردوو مامەڵەیەکی کراویان لەگەڵ هەرێمی کوردستاندا دەکرد زۆر خاتریان دەگرت هەرێم بەوە وەک بڵێ مستەغنی بوو داشی سوار بوو لاسی وەرگرت بێم نەد بوو ئیدی هەر لەسەر ئەو نەهجە ڕاهاتووە کە نەهجی دوای ڕوخانی سەدام حوسێنە کە ئەوەش نەهجێکی خراپە دەبێ هەرێمی کوردستان لەوە تێبگا هەرێمێکە لە زمنی حکوومەتێکی یا دەوڵەتێکی فیدرال ئیدی دەستورێک هەیە ئەو دەستورە بە مشتەرەکی نووسراوەتەوە دەبێ بە دەستورەوە پابند بێ ئەگەر بە دەستورەوە پابند نەبی فشاری لێ دەکرێت بە تایبەتیش دوای ئەنجامدانی ڕیفراندۆم حاڵەتی هەرێمی کوردستان لە کۆمەڵێک ڕۆوە لە لێژیە خلۆڵ بۆتەوە وڵاتانی دەر و دراوسێ وڵاتانی خۆر ئاوا بە تایبەتیش وڵاتانی عەرەبی بە تایبەتی تر حکوومەتی ناوەن کە بەغدایە ئەو مامەڵەی جاران لەگەڵ هەرێم دادەی کرد ئەو ئازادەی جاران بەغدا بە هەرێمی دابوو ئاوا مامەڵەی لەگەڵدا ناکاتن. باشە مامۆستاوی کە بەڕست باست کە تاکو ئێستا بڵێن نەوتیان تەسلیم نەکردووە داهاتی ناوخۆ بە زۆر جار کە خەڵکانی گەڕەخنە دەگرن دەڵێن ئێستا باشین ڕێکەوت باشین چارەسەر لەم بارودۆخەوەی لەگەڵ بەغداد ڕێبکەون نەوت تەسلیم کەن بۆچی زۆر جار پرسی دزینی داهاتی ناوخۆ پرسی بە قاچاغبەری نەوت دەکەن بە پرسێکی نەتەوەیی و دەیکەن بە قازیەیەکی نەتەوەیی وە تۆمەت دەبەخشنەوە بۆ کەسانی کە دەڵێن باشین چارەسەر ڕێکەوتنە لەگەڵ بەغدا خۆی بمانەوێنەوە نەمانەوێ ئەوەی کە لەسەر کارە لێ مەسئولە ئێستا لە هەرێمی کوردستان حکوومەتێکەیە کە لە هەردوو لایەنی دەسەڵاتدار پێکاتوە بە تایبەتیش لایەنێک زیاتر زاڵە ئەم حکوومەتە ئەم دەسەڵاتە مەسئولە لەوەی کە کێشەکانی خۆی لە ناوخۆ چارەسەر بکە کێشەکانی خۆی لەگەڵ بەغدا چارەسەر بکە ئەو کەم و کوڕیە سیاسی و ئەمنی و ئیداری و جڤاچی و دارایانەی کە هەیە کە بریتە لەوەی کە خەڵک هەژارە نەدارە بێکارە برسیا کۆز دەکا خوێندن وەکو پێویست نییە پرۆسی هاوسەرگیری ناکرێتن و نرخی کاڵاکان زۆر گرانە و ضەرائیبەکان بازەکان ڕێژەیان گەلێک بەرز بۆتەوە چەندچەندانە بە جۆرەها شێوە هەندێک لە ئابووری ناسان دەڵێن بە 400 شێوە ینی باز لەسەر خەڵک فەرز دەکرێت باز لە خەڵک وەردەگیرێ هەموو ئەو مەشاکیلانە مەشاکیلی حکوومەتی هەرێمن حکوومەت لیان مەسئولە و هەموو کەم و کوڕین ئەوانەش بۆ تەمای ئەوەی کە خەڵکی هەرێمی کوردستان زۆر بێزار بێ بەڵام لە سۆنگەی ئەوەوە کە حکوومەت دەسەڵاتەکە دەسەڵاتێکی توندا لێ ناگەڕێ خەڵک گزارش لە شەقامەکان حتا لە میدیاکان وەکو پێویست لە ناخی خۆی لە نیەتی خۆی لە مافی خۆی بداتەوە ئەوان قبول ناکەن ئەو دەسەڵاتە ماوەتەوە بەردەوامە ئەگەر نا بەڕاستی ئەوەی لەگەڵ لایەنە دەسەڵاتدارەکانیشن زۆر نامورتەحن بەو شێوازە ئیداریەی کە لە هەرێمی کوردستان حکومڕانی دەکرێتن جا حکوومەت مەسئولە پێویستە کێشەکانی ناوخۆ لەگەڵ بەغدا چارەسەر بکە وەک لە دەستور داهاتوە ئەو داهاتەی کە فیدرالیە مەرکەزیە نیوەی بداتەوە بەغدا بۆ ئەوەی بەغدا بتوانی موچەی موچەخۆران بدا کە موچە نادا کاریگەری سەلبی لە خەڵکی دەسەڵاتدار ناکە چێ قوربانی دەدا بە تاکید
یعنی خەڵک دەبێتە قۆچی قوربانی ئەوەش کێشەی دروست کردووە بەڕاستی کێشەی کۆمەڵاتی کێشەی قەرز و قۆڵا یعنی ئینتیقام لە یەکتر وەستانەوە و مەشروع ڕاوەستان و کار ڕاوەستان و بازاری تا ڕادەیەک وەستاندووە یعنی کاریگەری لە هەموو سێکتەرەکانی بازرگانی کردووە هی هاوڵاتیان نەکی دەسەڵاتداران هی دەسەڵاتداران دائیمەن لە برەودایە بە کەیفی خۆیان تەڕاتێنی تیجاری پێوە دەکات. باشە مامۆستاشوان باسی ئەو گوتارەمان کرد کە گوتارێکی ساختە هەیە گەندەڵی نەوە دزین ئەوانە هەموو دەکاتە قەزەیەکی کێشەیەکی کوردایەتی تا چەند گرنگە تێگەشتن هەبێ خەڵک تێگەشتن هەبێ لەو گوتارە ساختی کە بە ناوی کوردایەتیەوە دێنەوتە بە قاچاق دەفرۆشێ داهاتە دەدزێ لەگەڵ بەغداد ڕێک ناکەوێ. خۆی بە کورتی کاک حەچیم ئێمە وەکو خەڵکی هەرێمی کوردستان بە هەموو پێکاتەکانمانەوە دەبێ کوردستانی بین نیشتیمان پەروەەر بین بە تایبەتیش نەتەوەی کورد دەبێ زۆر بۆ کورد دڵسۆز بین و کورد خەباتی لە پێناوی خۆی داکردووە لە پێناوی سربەخۆی لە پێناوی ڕزگاربوون لە پێناوی بیناکردنی دەسەڵاتی خۆماڵی کە ئەمڕۆکە تا ڕادەیەک بەدەستمان هێناوە بەڵام ئێمە ئێستا لە قۆناغی حکومڕانی داین لە قۆناغی دەسەڵاتداری داین لە قۆناغی مەدەنیەت داین لەو قۆناغەداین کە خزمەتی خەڵک بکەین دەبێ خزمەتی خەڵک بکەین دەبێ بینای موسسات بکەین نەک ها بە نەهجی هەژمونی حزبایەتی یا وتاری نەتەوەگەری فعلەن یعنی زۆر جار بۆ هەندێک شت پەنا دەبردرێتە بەر وتاری نەتەوەی ئەوەش بۆ زیاتر هاندانی خەڵکە جولاندنی هەست و نەستی خەڵکە احترامەن لە لای خەڵکێک بۆ چاواشەکردنی خەڵکی هەرێمی کوردستانە هەگەرنا خۆسەردەمی شۆڕشی شاخنیە تا ئێمە هەستی نەتەواتی بجوولێنین خەڵکێکی داگیر کراوبین خاکێکی داگیر کراوبین ئێمە حکومەتێکی سربەخۆین ئەمڕۆ تا ڕادەیەک بۆیە ئەمڕۆ ئەم خەڵکە پێویستی بە خزمەتکردنە نەک بە جوولانی مەشاعیری نەتەوەی دەبێ خەڵک لەوە تێبگاتن ئەوە بۆ هاندانی خەڵکە بۆ فریودانی خەڵکە حکوومەتی بەغدا لەو گۆرە نەهاتیە خاچی ئێمە داگیرکە لەو گۆرە نەهاتیە خەڵکی ئێمە بچەوسێنی تۆ دەڵێ بە مقایسەی دەستور بە دەستور ئەو حەقم لەسەر تۆیە بمدێ ئەو حەقت لەسەرم نەدەدەمێ دەبێ هەرێم دەست پێش خەریب کا لە جێبەجێکردنی دەستور ئەوەی کە دەستوریە ئەوەی کە ئیتیحادیە بە تایبەتی داهاتەکان بتوانی تەسلیمی بەغدای بکە ئەگەر نەیدا تەسلیمی کرد ئەو کاتە بەغدا ئەگەر نەیدا ئەوە ناحەق دەبی ئیدی ئەو خیتابە قەومیە پێم وایە زۆر کاریگەری نیە تا ڕادەیەک بەسەر چووە. باشە بەزەوەی کە بەرە زووتر مامۆستە لە دەستور کۆمەڵێک ماف دابین کراوە ڕەنگەندێکی جێبەجێ نەکراوێت جا بەشێکی پەیوەندی بە بەغداوی بەشێک پەیوەندی بە پارتیوی کێتیەوە بێ بەس ئێستا بۆچی گوتاری زۆرجا دەسەڵاتدارانی هەرێم دوورکەوتنەوەی لە بەغدا لە کاتێک ئێستا بۆ نمونە لە باکووری کوردستان گوتارەکەوەی لەگەڵ حکوومەتی فیدراالیە ناوەندی ڕێبکەون لە سووریا بە هەمان شێوە لەگەڵ دیمەشق ڕێبکەون کورد دەتوانێت لە بەغدا ئەگەر خۆی نوێنەری دڵسۆز هەبێشتی زۆر بکات و بەغدا بەکاربێنێ بۆ مافە دەستوریەکانی خۆی خۆیە من پێم وایە ئەوەی ئێستا لە ساڵحی هەرێمی کوردستانە ئەوەیە کە بە شێوەیەکی باش بە شێوەیەکی دەستوریانە لەگەڵ عراق بمێنێتەوە لەگەڵ عراق بژی ئەو قسەی من بە سەلبی نایکەم بەڵکو بە ئیجابی و استراتیژیەت دەیکەم و وعی سیاسی عقلیەتی سیاسی فەهمی سیاسی ئەوە ممارەسە دەکا ئەوە هەڵدەگری زۆر کەسی سیاست مەدار سیاستوان پێیان وا بە باش دەزانن ئەوە لە مەسلحەتی هەرێمی کوردستانە لەگەڵ عراق بی لەگەڵ عراق مداراتێکی باش بکە ئەگەر نەیکەین زیاتر زەرەر دەکەین زیاتر ضەریبە دەدەین بەڵام ئەگەر بێت و ئەو حەقانەی بە دەستور دەکەوێت و سەر ئێمە لەگەڵ بەغدا ممارەسەی بکەین بەغداش حەقەکانی هەرێمی کوردستان بە تایبەتی شایستە داراییەکان بە هەرێمی کوردستان بدا بتوانین وەکو خەڵکی هەموو عراق وەکو دوو گەل و نەتەوە وەکو هەموو پێکهاتەکانی عراق بە تایبەتیش کە دوو نەتەوەی سەرەکی هەیە کە عەرەب و کوردە کورد بە خەونیشی نەبینی و هەندێک شت ئاوا لە دەستوردا تۆمار بکرێ وەکو زمان
لەسەر پەساپۆرت و لە قەتعەکانی پەرلەمان و لە زۆر شوێنەکان بنووسرێ ببێتە زمانی فەرمی دووەمی دەوڵەت. ئیدی ئەوە لە ساڵحی ئێمە نییە لە ئاوی لێلدا مەلە بکەین یا ڕاو بکەین بە تەمای ئەوەی کە خەڵکێک شتێکی خراپمان بەگوێدا دەچەپێنێ تووشی مەغروری بین ڕوبەڕووی عراق ببینەوە دواتر هەرێمی کوردستان زەری بەبدا کەسیش بەرگریمان لێنەکە. یعنی ئەوە ئاماژەکانە وڵاتانی خۆرئاوا وڵاتانی عەرەبی ئەوە بە کورد دەڵێن کە بۆ خۆتان لەگەڵ عراق تەباو ڕەبابن ئێمەش زیاتر هاوکاریتان دەکەین. بەڵام ئەگەر بە دەستورەوە پابند نەبین ئەگەر کێشە لەگەڵ بەغدا دروست بکەین نە بە بەغدا دەوەستین نەباری بەغدا دەبین و کێشەشمان لۆ دروستەبی و دەری بەش دەدەین و هەتا دەگاتە ئەو ڕادەی لەوانەیە هەرێمی کوردستان بە ئاراستەیەکی خراپدا بڕوا خوا نەکردە هەر لەبار بچیتن. ئینشاڵە ناگاتە ئەو ڕۆژەی بەڵام پەیوەندی بە ممارەسەی سیاسیانەی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان هەیە. ممارەسەی سیاسیانەی یا ئیداریانەی هەرێمی کوردستان لە نێو خۆ خراپە خەڵکی هەراسان کردووە. خەڵکی هەرێم لە حکومەتی هەرێم ڕازی نییە چ جای ئەوەی کە حکومەتی بەغدا لێمان ڕازی بی. فەرموو ئەو داهاتەی کە هەیە ینی بۆ نمونە هەر لەم ڕۆژانە وەزیری دارایی هەرێمی کوردستان دەڵێ یعنی داهاتی ناوخۆی پارێزگای دهۆک 200 ملیارد دینارە هی سلێمانی 150ە و هی هەولێریش لەوە کەمتر نییە کەواتە 500 ملیارد دینار داهاتی بەلای کەمی هەیە جگە لە داهاتی نەوت کە نزیک 400 بەرمیل بە قاچاق دەفرۆشرێ حەقی شەریکاتی لێ نادرێ و هاوپەیمانان پارەیەک ڕادستی ئێرە دەکەن وێڕای سەرچاوەکانی تر باشە ئەگەر بەغدا نایدا ینی بۆ ئەوان موچەی و خەڵکە نادەن. بەڵام ینی سیاست و تێگەیشتن و استراتیژیەتی دەسەڵاتدارانی هەرێم ئەوەیە پێیان وایە ئەگەر خەڵکی هەرێم برسیبی ڕوبەڕووی بەغدا دەبێتەوە ڕەخنە لە بەغدا دەگرینا دەبێ خەڵکی هەرێمی کوردستان یعنی حکومەتی هەرێمی کوردستان بە مەسئول بزانی گلەی لە حکومەتی هەرێمی کوردستان کا بۆ چونکە حکومەتی هەرێمی کوردستان حکومەتی خەڵکی هەرێمی کوردستانە سەرۆکاری خەڵکی هەرێمی کوردستان دەکا براگەوەی خەڵکی هەرێمی کوردستانە کەواتە ئەو مەسئولی مباشیرە دەبێ ئەوان ژیانی خەڵک دابینکەن. خەڵک لە نۆهەتەکان ناژی دوای ئینتیفازەکە مامۆستانی بەڕێز کارمەندانی بەڕێز بەبێ موچا بە فەقیری بە هەژاری بە نەداری دەوامیان دەکرد قوربانیان بەخۆ دەدا سەبر و سەلیقەیان هەبوو. بەڵام ئێستا داهاتێکی زۆر و زەوەند هەیە بەڵام بەداخەوە ئەو داهاتە زۆر و زەوەندە بۆ چەند کەسێکە لە هەرێمی کوردستان کە سوی ئیستیفادەی لێ دەکەن کە ئیستیغلالی خراپی دەکەن بەڵام خەڵکەکە فەقیر و هەژار و نەدارە خەڵکەکە دەری بەدەدا. بەڵێ زۆر جار گوێشمان لە دەسەڵاتداران دەبێت دەڵێن ئێمە شۆڕشمان بۆ موچەند نەکردووە خۆیان هەست بە برسێتی خەڵک دەکەن کە زۆر جارگەمان لەو قسەیش دەبێت کە خەڵک ئێستا ناڕەزایەتی هەیە نیگەرانی هەیە دەڵێن شۆڕشمان بۆ موچە نەکرد یاخود باسی مەسەلەی کەرامەت و موچە خۆی شتێکی فیتری و تەبیعیە کە پەیوەندی بە ژیان و بژێوی ئینسانە ئەویش قوتە قوتیش سەرچاوەکەی یا بناغەکەی بۆ کەسێکی کارکەر بۆ کەسێکی کارمەند بریتە لە چ بریتە لە موچەی مانگانە ئەو کارەی کە دەیکا لە بری موچەیە وەکو مادەیە بە موچە دەژیتن وەکو یعنی پاڵنەرێکی معنەوی ئیلاهینە بەڵام ئینسان بە قوت دەژی بە موچە دەژی باشە یعنی کار بکاو موچەشی پێنەدرێ لەگەڵ ئەوەی کە داهاتێکی زۆر و زەوەندی شەبی ئیدی هەندێک قسەش دەکرێت لەلایەن هەندێک لە بەرپرسی باڵا کە ژیانی خۆیان مەضمون و دابین کراوە کە دەڵێن یعنی ئێمە شۆڕشمان بۆ موچە نەکرد یا نابێ موچە تەسیریمان تێبکە فعلەن بێموچەیی بە هەزاران ساڵ تەسیریدا هەندێک لە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان ناکە بەڵام بێموچەیی یەک مانگ تەسیری دە هەندێک خەڵک دەکا کە خاوەنی هیچ داهاتێکی تر و پاشخانێکی تر و پاشکەوتێکی تر نییە ئەوەی هەیەی موچەی ڕۆژانەیە ڕۆژانە مەبەستم پێ مانگانەیە مانگانەوەری نەگری هەدی نەک هەر ناتوانانی پێیبژی بەڵکو ئەی کرێچیەک کە خاوەنی کرێە کەسێک کە نەخۆشێکی
مزمین و هەمیشەداری هەیە یعنی چ بکاتن بەڕاستی پێم وایە خەڵک ئەمڕۆ زۆربەی وەرەقەی سپی دەخوێنیتەوە لەو مەفاهیمانە تێدەگەن کە هەندێک لە بەرپرسان عرض دەکەن ئەو شتانەی کە هەندێک لە مەسئولین عرضی دەکەن مقنیع نین یعنی ناتوانن قەناعەت بە خەڵک بێنن خەڵک دەزانن ئەوانە بۆ خۆیان هایلایی بدەژن تێر و تەژین و لەسەر کەولی ئەو خەڵکە دەوڵەمەند بوون و ئامادەشنین قوربانی لە پێناوی خەڵک بدەن ئامادەنین ئەو داهاتەی کە لەسەر حسابی خەڵک پەیدایان کردووە ئەمڕۆ لە خەڵک سەر بکەنەوە جا بەڕاستی من پێم وایە ئەگەر بیانەوێ زیاتر بژن باشتر بژن بەڕێزتر بژن و ئایندەیان گەشتر بی زیاتر بمێننەوە دەبێ خزمەتی خەڵک بکەن و خەڵک تێر و تەژی بکەن ئەگەر وانە بێ خەڵک هەر تا ڕادەیەک سەبر دەگری لەوانەیە لە شوێنێک کونێکی تێبی کەلێنێکی تێبی هەمومان زەری بە بدەین پێش هەمووان خۆیان دەسەڵاتداران بەڵێ بەس ماوەی ڕابردوو کاتێک کە موسیمان گشتش دواکەوت ناڕەزایەتێکی زۆر هەبوو ناڕەزایەتی زۆر سەریێڵدا لە سنووری پارتی واتە لە سنووری یەکێتیش پێ دوای ئەگەر ڕێک نەکەون و چارەسەرێک نەدۆزنەوە دووبارە ئێمە لە بەردەمەوەداین کە ناڕەزایەتی سەرەبڵاتەوە جا ناڕەزایەتی ناڕێکراو لە شار و شارۆچکەکان خەڵک تا سەر ئەمەی پێ قبوڵ دەکرێت کە ئێستا بازار وەستاوە ئابووری هەرێم وەستاوە خۆی کاک حەکیمی بەڕێز عیبی دەسەڵاتی هەرێمی کوردستان ئەوەیە کە مافی خۆی پێنادا ژیان و بژێوی دابین ناکە و دەمکوتیشی دەکا یا سەرکوتیشی دەکا لێ ناگەڕێ قسە بکە لێ ناگەڕێ سەر هەڵبدا لێ ناگەڕێ بێتە شەقام لێ ناگەڕێ گزارش لە مافی خۆی بداتەوە جا ئەوەش هەر تا ڕادەیەک لەوانەیە بڵوێ لەوانەیە بکرێ یعنی خۆ دەبینین ماوە یعنی شەقام ڕادەسێ خەڵک دەچێتە شەقام دواتر شەقام بە عونف یعنی کب دەکرێتەوە ئەوەش پێچەوانەی دەستورە پێچەوانەی حکمی مەدەنیە پێچەوانەی دروشمەکانیانە کە دیموکراتیەتە کە ئازادی گەرایە کە هاوڵاتی بوونە کە مافی مرۆڤە پێچەوانەی سەردەمی شۆڕشی شاخە کە شۆڕش لە پێناوی ئازادی و ڕزگاری و سربەخۆیی خەڵک و خاچی هەرێمی کوردستان کراوە کە ئەمڕۆ بەڕاستی لە سەردەمی بەحساب بەناو ئەوجی دیموکراتیەت ڕێگە نادەن خەڵک گزارش لە مافی خۆی بداتەوە یا داوای مافی خۆی بکە ئەوە من پێم وانە بەردەوام بیماوە ماوە سەر هەڵ دەداتەوە جالەوانەیە لە داهات و سەر هەڵ بداتەوە خەڵک بە برسێتی بێتە شەقام بە کینەی زیاتر بە ڕقی زیاتر بە مەرامی زیاتر بە ئەجندای باشتر بەهێزتر احتیمالە ئەو کاتە یعنی کاردانەوەی زیاتری لێ بکەوی ئەو کاتەش زیاتر خەڵک حەقترە و دەسەڵات ناحەقترە بەڵێ ماوەستوێ و سەرکوتکردنە تاکۆتایی نابێ خەڵک زیاتر ڕقی ئەستورتر دەبێ جاگەر سەرکوتن بەهێزی چەکدار بێ سەرکوتکردنەکە بڵێن تاکۆتایی ناتوانێت ئاوا بەردەوام بێت بێگومان کاک حەکیم دەسەڵات دەبێ احترامی خەڵک بگری لی تێبگا خەڵکێکەیە گوێم لێ بۆ لە سوۆسیال میدیا بەوە پێناسەی خەڵک دەکەن کە خوانەکردا حاشا لە خەڵک ترسەنۆکە وڵی خەڵکی هەرێمی کوردستان وەک دەڵێ هەر ئەو خەڵکەیە کە شۆڕشی کردووە کە قوربانی داوە کە ڕاپەڕین و ڕێنساسی کردووە کە خاچی هەرێمی کوردستانی ئازاد کردووە کە ئەمڕۆی بنیان ناوە لە داهاتوش دەتوانی هەڵوێستی جوامێرانە و شامێرانی هەبی بەڵام ینی ڕێزی دەسەڵاتی خۆماڵی حکوومەتی خۆماڵی دەگری دەڵێ ئێمە میلەتێکی چەساوین معانات و میحنەتمان زۆر بووە پێویستە ساحێبی حکوومەت و دەسەڵاتێکی خۆماڵی بین با بەردەوام بی بەڵام ئەوەش پێم وایە هەر تا ڕادەیەک دەکرێتن چونکە پێمان وانە بێ هەر خەڵکی عام خەڵکی بێڵایەن هەژار و نەدارە خەڵکێک هەیە لەگەڵ لایەنە دەسەڵاتدارەکانیشە هەیە بێکارە هەیە ژیانی وەکو پێویست نییە هەیە قوربانیشی داوا نیگەرانی زۆریشی هەیە چونکە زوڵمی زۆریشی لێ دەکرێت ئەمڕۆ حزبایەتی لەلایەن حزبە دەسەڵاتدارەکان زۆر بەرتەسک بۆتەوە یەک بە شێوەیەکی گشتی هەموو جونگەکانیان قۆرق کردووە هەژمونی حزب هەژمونی کەس بەسەر دەسەڵاتدا زاڵە بۆ خۆی بەکاری دێنن لە هەمان کاتیشدا بە شەخسەنە کراوە ینی دەبێ ئینسانێک لەگەڵ لایەنە دەسەڵاتدارەکانە لەو کوتلێوی
پیاوی ئەو شخصەبی جێ لە مستی ئەو شخصەبی بەجێ ئەو شخصە بکە ئەگەرنا مەحروم دەبی نەک بڵێن هەرچی لەگەل لایەنە دەسەڵاتدارەکانە تێر و تەژیە فەرموو یعنی مەسی خەڵکی ناوخۆشیان کردووە وێرە ئەوەی کە خەڵکێکی تریش لە لایەنەکانی تر هەبووین بۆ نمونە کۆمەڵی دادگەری کە لە شاغ بووە قوربانی داوە بەڵام ئەمڕۆکە بە جۆرەها شێوە مەغدور دەکرێ مەحروم دەکرێ حزبەکانی تریش لەبەر ئەوەی کە لەگەڵ لایەنە دەسەڵاتدارین هەیە یعنی سەرشۆڕ نابن خادع نابن مەحروم دەکرێن زوڵمیان لێ دەکرێت توخوا دەکرێ ئەوە حکومڕانی هەرێمی کوردستان بی هەرچی جومگەی ئیداری بی لە موسساتەکان لە دەوائیرەکان لە فەرمانگەکان بەدەست دوو حزبی دەسەڵاتەوە هەبی ئەو مافی مرۆڤ ئەوە هاوڵاتی بوونە ئەوە حکومڕانیە ئەوە دەسەڵاتگەریە یعنی ئەوە ئازادیە تەنانەت مدیری قوتابخانەیەک یعنی هی هەردوو لایەنە دەسەڵاتدارەکان بی ئایا خەڵک شۆڕشی نەکردووە قوربانی نەداوە ئایا خەڵک خوێندەوار نیە خەڵک بە مستەوە نیە یعنی هەرچی هەیە یعنی مۆزەفی خۆیان بی بۆ نمونە یعنی لە ڕووی ئەمنیەتەوە لە هەردوو زۆنەکان هەرچی کارمەندی ئاساییشە هی ئەوان بی بەبێ تەسکیە ئەوان وەرنەگیرێ هەرچی مەتەلەن لە جەیش و سوپایە ئەگەر زۆر بە شاز بە دەگمەن دەبێ هەموو چەکداری ئەوان بی پێشمەرگەی ئەوان بی بە تایبەتیش ئەفسەر یعنی کولیەکان کولیەی عەسکەری ئەهلی و نیشتیمانی نین کە هی هەرێم بن خەڵک بتوانێت لەوێن دەرێ تەدریب کاوتە خەڕوت بکە یعنی هی هەردوو لایەنی دەسەڵاتدارە کولیەی سەر بەخۆیان هەیە ئیدارەی سەر بەخۆیان هەیە منتیقەی سەر بەخۆیان هەیە دارایی سەر بەخۆیان هەیە هێزی سەر بەخۆیان هەیە هێزی ئەمنی هێزی پێشمەرگە یعنی هەموو ڕۆژێش ئەوە مەسەلەن برێن خەڵک دەزانی باسی یەکتر گرتنەوە دەکرێت حتا بە پاڵپشتی ئەمریکا و بە داواکاری ئەمریکا و بە زەختی ئەمریکاش ناتوانن یعنی هێزی پێشمەرگە یەکتر بگریتەوە بۆ نمونە کەسێک لە زۆنی زەرد یا لە زۆنی سەوز متتەهەمە لە شوێنێک ڕادەکا بۆ شوێنەکەی تر یعنی زۆر بە ئازادی دەژی ناگیرێ یعنی سزای لێوەر ناگیرێ یعنی خەڵک دەزانی ئیدارەی هەرێمی کوردستان ئیدارەیەکی بەعیبە ئیدارەیەکی لەکەدارە کەم و کوڕی زۆرە ئیدارەیەکە یعنی هەژمونی حزبی بەسەردایە ئەگەر هەژمونی حزبی بە ئیجابی بەسەردا زاڵبی یعنی بەرەو ئاراستەیەکی باشی حکومڕانی ببە مەقبولە مەرغوبە بە هەر حاڵ بەڵام بە شێوەیە کە یعنی کارمەندێک بەبێی تەسکیەی حزبی هەردوو لا وەرنەگیرێ تەعین نەکرێ تخواوە کەی یعنی حزبایەتیە کەی ئازادیە کەی دەسەڵاتداریە یعنی بەڕاستی وەزعێکیان خوڵقاندووە خەڵکی هەرێمی کوردستانیان بێزار کردووە ناکرێ ژیان ناکرێ حکومڕانی ناکرێ دەسەڵاتداری تەنیا بۆ چەند کەسێک یا بۆ دوو حزبی لەناو ئەو دوو حزبەش تەنیا بۆ چەند کەسێک بی وەرەقەی چەند کەسێک بخوێندرێتەوە بەڵێ مامۆستا شوان سەبارەت بە ئەو دەسەڵاتانەی کە لە ناوچەکەدا هەبوون کە دەسەڵاتی خۆسەپێن بوون هەر لە باسەوە بگرە لە سووریا بڵێن لە یێمەن لە میسر لە زۆر وڵاتی تر ینی تەمەنیان لە بینی 30 ساڵ تاوەکو 40 ساڵیدا بوو پارتی ویکێتی بەم خۆسەپاندنەی خۆیان دەتوانن تاکەی بمێننەوە کە بنەماکانی حکومڕانی وەکو بەرەزت وتت ئەوە دۆخە داهات و هێزی چەکدار و ئەوە دەیبینین تاکەی دەتوانن بەم شێوەی ئیدارەی هەرێم بدەن خۆی کاک حەچیم من لە جانیبی معنەوی قسەیە بکە من لە جیاتی حاشا خوای سبحانه وتعالى قسە ناکەم بەڵام وەکو سنەنی کەونی قسە دەکەم ئەوەی کە لە کەوندا بەردەستەیە لە کەوندا مەحسوس و معلومە لە کەوندا دەبیندرێ بە تایبەتیش لە مێژوو بە تایبەتی تر لە سەردەمی حەی لە سەردەمی زوندوو لە سەردەمی هاوچەرخ و ئێمەمانان کە دیتمان لە عالەمی عەرەبی چ جۆرە ڕێنسانسێک ڕوویدا لەسەر شتی بەسیط لەوانەیە هەندێک لە وڵاتان حکومیان لە ئێرە باشتریش بی ئیجابی تریش بی بەڵام خەڵق قبووی نەکرد کەواتە سنەتی ژیان سنەتی بوونەوەر ئەوەیە کە لە هەر شوێنێک زوڵم کرا زوڵم بەردەوام بوو بە تاکید دەسەڵات بەردەوام نابی ئایندەی دەسەڵات یعنی شوم دەبی ڕەش دەبی بەوەی دەبی وە خراپ و خەراب دەبی ئەگەرنا ئێستا کوفر بەلای خواوە زۆر گرنگە خوای سبحانه وتعالى لە کەسێکی
کافر خۆش نابی کە لەسەر کوفرەکەی بمری لە مشریکێک خۆش نابی بەڵام تەماشە دەکەین یعنی کوفر بەردەوام دەبی لە وڵاتانی خۆرئاوا لە وڵاتانی ئەوروپا کوفر هەیە مسلمان نین بەڵام کە حکومڕانیان بە پێی مەنهەجی خۆیان حکومڕانێکی یەکسانانە دادگەرانە ئیجابیانەیە حکومەکە بەردەوام دەبی کە یاسا یەکسانە بۆ هەمویان تەنانەت بە بەڵگە وەزیرێک سەرۆک وەزیرێک دادگایی دەکرێت پەلچێش دەکرێت ماوەیەک بەر لە ئێستا لە یەکێک لە وڵاتانی خۆرئاوا والله ئەعلەم لە هۆڵەندا بوو کاتێک کە سەرۆک وەزیران ماڵ ئاوایی دەکات بە پایسکل کۆشکەکە جێدێری هەڵبەتە لە وڵاتانی لای ئێمە بە چەچیش جێنایەرن ئیدی مەبەستم ئەوەیە یعنی خوای سبحانەوە تەعالا نیعمەتێکی باشی بە ئێمە داوە بەڵام دەسەڵاتدارانی هەرێم مامەڵەیەکی باش لەگەڵ خەڵکەکەدا ناکەن بێگومان یعنی ئەگەر زوڵم بەردەوامبی لە هەموو کاتەکانی مێژوودا لە هەموو شوێنەکانی دنیادا بە تایبەتیش لە سەردەمی ئێمە لە جیهانی عەرەبی بینیمان کە بەڕاستی تەمەنیان کورد بوو جا 30 ساڵ تەمەنێکی شایەن نییە تەمەنێکی ئەوتۆ نییە بەتەکید خەڵک دەتەقێتەوە خەڵک قبول ناکە هەموو دەسەڵاتدارەکانیش کە زوڵمیان کردووە کە دوکتاتۆریەتیان بەکارهێناوە پێیان وابووە دەتوانن بە زەبر و زەنگ هەمیشە بەردەوام بن قەت بیریان بە خەونیش بیریان لەوە نەکردوێتەوە کە ڕۆژێک لە ڕۆژان بایەک دەیان هەژێنی لە نێویان دەبا بۆ چونکە پێیان وایە خەڵکی خۆیان دەستەمۆ کردووە کەوی کردووە سەرکوت کردووە بەڵام کاتێک کە خوای سبحانەوە وتەعالا دەرچێک لە خەڵکەکە دەکاتەوە یعنی هیچ تەوەقوع ناکرێ ئەگەر نمونە بە سەردەمی ڕژێمی سەددام بینینەوە لە 1991 یعنی چێ گومانی دەبرد کە یعنی ئەو حکومەتە قەویە کە لە شەرقل ئەوسەد لە حکومەتە لە پێشەکان بوو حکومەتێکی بەهێز بوو 8 ساڵ شەڕێکی خوێناوی لەگەڵ ئێرانێکی 80 ملیۆنی داکرد بەڵام نەما ڕووخا سەرکردەکەی یعنی ئیعدام کرا یعنی ناکرێت لە پاش ڕووخانی هەندێک لە ڕژێم و هەندێک دەسەڵاتدارەکان دەسەڵاتدارە زیندوو باقیەکان بیر لە بەردەوامبوونی خۆیان بکەنەوە قسەکەی من هیوادارم ببێتە ئامۆژگاریەکی ناڕاستە و خۆ بۆ هەموو ئەو دەسەڵاتدارانەی کە بە شێوەیەکی سەلبی مامەلە لەگەڵ خەڵکی خۆیان دەکەن وەڵڵاهی بۆ دەسەڵاتدارانی کورد ئەوە بوو کە باشترین خزمەت بە کورد بکەن ئاوا جوان بوو باشترین خزمەت بە کورد بکەن بۆ چکە خۆیان ئاوارە بوون خۆیان قوربانیان داوە خۆیان لە سەردەمی شاغ بووینە شۆڕشیان کردووە لە پێناو چ لە پێناو ڕزگارکردنی کورد خاچی کورد لەبەر ئەوەی بە حساب کورد مەزلوم بووە گوناها تاوانە ناکرێ ئەمڕۆ بێن بۆ خۆیان کورد بچەوسێنەوە یعنی بەوە جوانن بەوە دەمێننەوە بەوە سەرکەوتون کە باشترین خزمەتی گەل و نیشتیمان بکەن ئەوەش تێیدا هەیە داهاتی کوردستان هێندە زۆر و زەوەندە هێندە پانتای فراوانە دەتوانن بەشی خۆشیان هەبێ و بەشی خەڵکی هەموو هەرێمی کوردستانیش بدەن بەڵام ئەگەر بەو نەفەسەبی تەنیا خۆیان بژن سەروەت و سامان قۆرق بکەن خۆیان هەموو شتێک بن خۆیان زۆر مەسەلەن خۆشگوزەران بن بەڵام خەڵک هەژار و نەداربی بەڕاستی یعنی خەڵکیش قبول ناکات. بەڵێ سوپاس دەکەم مامۆستا چەند خولەکێکمان ماوە بە کورتی چەند پرسیارێکی تر ئەمڕۆ کۆبوونەوەیشان دەنووسەکاری پارتیویەکێتیە بۆ قسەیان لەسەرەوە کردووە کار بۆ بکەن و هەوڵ بۆ بدەن لە مانگی ئەیلول دوای نزیکەی ساڵێک لە هەڵبژاردن پەرلەمان دەست بەکار بکە تا ئێستا بڵێن کابینە نوێ پێک نهاتووە حکوومەتەکە ماوە بەسەر چووە پێشبینی دەکەی بەم زوانە پێکبی یاخوتە دەچێت دوای هەڵبژاردننی پەرلەمانی عێراق خۆی بەڕای من ئەوە گەورەترین عیبە لە سەردەمی حکومڕانی دیموکراتیەت لە هەرێمی کوردستان لە سەردەمی پرۆسەی سیاسی و هەڵبژاردن و کارکردن بە دەنگەکان تا ئێستا کە پەرلەمان کاران نەبووە چونکە دەنجی خەڵک ئەمانەتە لە لای ئەو پەرلەمانتارانە بۆ ئەوە پێیاندراوە کە پەرلەمانێک پێک بێ ئەم پەرلەمانە حکوومەتی نوێ پێکبینی کە حکوومەتی نوێ باشترین خزمەت بەگەڵ و نیشتیمان بکە و باشترین ڕقابە و سانسۆر بخاتە سەر ئەدای یا ممارسەی حکوومەتی هەرێمی کوردستان
بەداخەوە کە ئێستا هەر حکوومەتی جاران لە کارایە لە ئارایە بە کەیفی خۆی ئیش دەکا بەبێ سانسۆر بەبێ لێپرسینەوە لاسی وەرگرتووە بە ئارزی خۆی ئیش دەکا حتا لە ڕووی سیاسیشەوە چونکە پەرلەمانێک نییە چاودێری بکە بە ئارزوی خۆی مامەڵە لەگەڵ دنیای دەرەوە لەگەڵ بەغدا دەکا کە هەرێمی کوردستانی بەو ئاستە و بەو ئاراستەیە گیان ئەگەر بێت و پەرلەمانتارانی هەرێمی کوردستان خۆیان بە نوێنەری خەڵک بزانن بە هەڵبژێردراوی خەڵک بزانن حەقە بەڕاستی ئێستا پەرلەمانیان کارا کرد باوە خۆ پەرلەمانتارانی هەردوولایانی دەسەڵاتدار زۆرینن دەتوانن پەرلەمان کارا بکەنەوە بەڵام وابەستەی حزبن لە ژێر کۆنتترۆلی حزبن بەداخەوە ینی کە ئەو قسەیە دەکەم ئێستاش هیچ ڕووناهیەک دیار نییە من پێم وایە پێکهێنانی حکوومەت یا کاراکردنەوەی پەرلەمان دەکەوێتە دوای هەڵبژاردن ئەوەش تەنیا پارتیویەکێتی لی بەرپرسیارە هیچ کەسێکی لی بەرپرسیانە بۆ پارتیویەکێتی دەتوانن بە یەکەوە دابنیشن کۆبوونەوە بکەن بەدەم یەکەوە پێ بکەنن بەڵام ناتوانن پەرلەمان کارا بکەن بەڕاستی سیاسەتێکی خەبیتە سیاسەتێکی خراپە کە پەرلەمان کارا ناکەن کە حکوومەت پێکنایەنن کە ینی خەڵک دەکەنە قۆچی قوربانی لەکەیەکە بەنێوچەوانی هەردوولایەن بەنێوچەوانی پرۆسەی دیموکراتیەت و حکوومەتی مەدەنی و حکوومەتی دەستوری ینی ئەگەر بێت و پارتیویەکێتی بیانەوێ لە زووترین کاتدا حکوومەتیان پێک دێنا بەڵام ئەوانن کە نایانەوێ دەیانەوێ بیخەنە دوای هەڵبژاردن بۆ یەک لەو شتانە هەردوولا لە هەڵبژاردنی ڕابردووی هەرێمی کوردستان زۆر هێرشیان کردە سەر یەکتر زۆر قسەیان بە یەکتر کرد تەشویهی یەکتریان کرد یەکتریان ناشیرن کرد حتا گەیشتە ئەو ئاستەی خەڵکێک مەترسی ئەوەی هەبوو دەیان گوت دەبێ دیسان بە شەڕنێن مەڵام سیاسەتمەداران دەیانزانی هەر قسەی هەڵبژاردنە بانگێشەی هەڵبژاردنە بە شەڕ نایەت و زۆر وعدیشیان بە خەڵکدا زۆر سەروەت و سامانی خەڵکیشیان بەشیەوە یعنی بۆ ئەوەی دەنجی خەڵک پێ بکڕن بۆچە بۆ ئەوەی کە پەرلەمان پێک بێ ئێستا کە پەرلەمان پێک نایەنە حکوومەتێکی نوێ نابژێرن دەزانن مەسئولن مەحکومن لە بەردەم ئەو بانگێشانەی لە هەڵمەتەکانی هەڵبژاردن دەیان کرد کە وعد و وعودی زۆریان بە خەڵکدا بوو یەکتریان دەشکان ینی ئەگەر بێت و حکوومەت پێک بێنن خەڵک دەڵێت تەماشە بکەن ئەوە ئەو قسانیان بە یەکتر دەگوت و ئێستاش دەستیان لە ناو دەستیەکنا بەڵام بەڕای من لە ڕووی استراتیژیەتەوە قسەکەی خۆیان بخۆنەوە باشترە لەوەی کە پەرلەمان پێکنێ با پەرلەمان پێک بێ با حکوومەت تەشکیل بێ با هەوڵدەن خزمەتی گەل و نیشتیمان بکەن ئێمە کامەزرۆی ئەوە نین کە پێمان خۆشە بتوانن خزمەتی خەڵکی هەرێمی کوردستان بکەن بەڵام نایانەوێ هیچ چاوەڕوانێکی چاکانی دەکرێت ئەوە 33 ساڵیان لە بەردەمدا بوو لە حکوومەت و لە پەرلەمان ئێستا چاوەڕێ بکەین کە شتێک پێشکەش بکەن بە کورتی بێت چکە کاتمان نەماوە پێم وانییە ینی نا حکوومەتی نوێ پێک بێنە و حکوومەتەی کە ئێستا هەیە بتوانی خزمەتێکی شایستە پێشکەش بە خەڵک کە ببێتە جێگای ڕەزامەندی خەڵک لەوانەیە بە شێوەیەکی کاتی دەبێ خەڵک لەوە تێبگا دائیمەن لە سەر و بەندی هەڵبژاردنەکان کە هەڵبژاردن دادێ لەوانەیە هەندێک شوێن قیرتاو بکەن هەندێک پرۆژە بکەن بەڵام هەمویان ئامانزدارن یعنی بۆ سەرمایەدارانی خۆیانە بۆ ئەوەی کە سەرمایەدارانی خۆیان قازان بکەن و لە هەندێک شوێنە کە سوود بە خەڵکێکی خۆیان دەگەێنن ئەوە نییە کە بە یەکسانی پرۆژەکان بکەن بە یەکسانی خزمەتەکان بکەن لە هەموو ناوچەکان و لە هەموو شوێنەکان حکوومەتی هەرێمی کوردستان بە حساب یەک حکوومەتە بەڵام دەبینین وەک باسم کرد لە ڕووی قانونیەوە لە شوێنێک خەڵکێک متەهەمبی ناگیرێتن و هەندێک شوێن خزمەتی زۆر باشیان پێ دەکرێت هەندێک شوێنش کە لانکەی شۆڕش بووین کە گیانفیدا بووین کە چیمیاباران کران کە جینۆ ساید کران کە ئەنفال کراینە بەڵام تا ئێستا نەخەڵکەکەیان ماف و شایستەی خۆیان پێدەدەن نەناوچەکانیشیان خۆشگوزەران دەکەن نەناوچەکانیشیان پڕ پرۆژە دەکەن بەڵێ سوپاس دەکەین مامۆستا شوان ڕابەر ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی دادگەری سوپاسیان بەدەبوون دەکەین سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس باوکاران خواتان لەگەڵ